ئەم بابەتە دۆسەی گەرمی ژووری هەواڵە بە تایبەتی کەیتر دوای ڕاگررتین هەردەی نەوتێرمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیاوە ئێستا زیانێکی زۆر بەر ئابووری عێراق کەوتووە هەرمی کوردستانیش بە دەرنیە لەم زیانە بەڵام بۆچی سەرڕای چارەسەرکردنی کێشەکان عێراق ئامادە نییە بڕیار لە دەستپێکردنەوە و هەناردەکردنەوەی نەوتێرمی کوردستان بدات لەگەڵ میوانەکەم لەسەر ئەم بابەتە قسە دەکەم بەڕێز دکتۆر سەباح سوبحی ئەندامی لیژنەی نەوت و گاز لە پەرلەمانی عێراق لێرە لە سەدوێ لەگەڵ دکتۆر زۆر بەخێر بێ. ئەمە سەرەتا بزانم ئەو بربەستانە چین لە بەردەم حکوومەتی عێراقدا کەوا دەکات بڕیار لەسەر هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان نەدات ئایا هیچ کێشێک ماوە چارەسەر نەکرێت؟ خۆی بربەستی یەکەم بربەستێکی یاسایی بوو ئەویش تایبەت بوو بە یاسای بودجە ژمارە 13 2023 کە مادەی 12 خاڵی دووەم فەقەرەت جیم چەندین کۆبوونەوە کرا پێشتر لە بەغدا لەگەڵ کۆمپانیەکانی کە کار دەکەن لە هەرێمی کوردستان وەزارەتی نەوتی ئیتیحادی ئامادە نەبوو کە هیچ نرخێک پێشکەش بکە لەبەر نەبوونی ئەو زەمینە یاساییە کە زەرورەتە چونکە فەقەرەی جیم باز لەوە دەکات دەڵێ تێچووی دەرهێنانی نەوت لە سەر تاسەری عێراق یەکسانە ئەویش دەرخان کراوە بە 8,000 دینار بۆ هەر بەرمیلێک نەوت. ئێمە زۆر جار باسمان دەکرد لەگەڵ وەزیری نەوتی ئیتیحادی کە جیاوازی هەیە نێوان کێلگەکانی هەرێمی کوردستان لەگەڵ کێلگەکانی عێراقی با بڵێن ناوەڕاست و باشوور بەڵام ئەویش ئەو بربەستە یاساییە هەبوو کە دەیوت من ناتوانم سەلاحیەتی ئەوم نییە کە باز دەم لەسەر ئەو یاسایە پێویستە ئێوە بخۆتان وەکو پەرلەمانتار هەوڵدەن کە یاساکە چارەسەر بکەن و هەمواری بکەن. خۆشبەختانەش لە حکوومەتی ئیتیحادی ئەو پرۆژە یاسایە هات هەموارکردنی یەکەم بۆ یاسای بودجە کە تایبەتە بە ژمارە 12 مادەی 12 کە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ کەیسی هەرێمی کوردستان. باشە دکتۆر کەواتە ئێستا ئەگەر ئەو بربەسانش نەماون ئەم کێشانە تەکنیکین یا سیاسین بۆچی بەغدا نایەوێت کە نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە لەگەڵ ئەوەی کە زەرورزیانێکی زیاتر لە 25 میلیارد دلار بەر ئابووری عێراق کەوتووە جگە لەو زەرەرش زەرەری دیکەش یعنی زەرەری تایبەت بە ئەو تاکە منفەزی وەکو دەڵێن ئێمە تاکە منفەزی ڕسکێکی یەکجار گەورەیە بەنسبەت عێراق کە تەنها ئەحتیمال لەسەر بەسڕە دەکا بۆ هەناردەکردنی نەوت ئەمەش شتێکە ینی دەکرێت بڵێن لە دنیا تاکە وڵاتین ئێمە ئەحتیمال لەسەر یەک منفەز بکەین منفەزی دووەم کە بەندەری جیهانە مەنافزی دیکە هەیە کە دەکرێت ئیشی لەسەر بکەن بەڵام جگە لە زەرەرە مادێکە ئەو زەرەرەش پێگەشتووە کە هەموو منەظەمەی ئۆپێک لەگەڵ وڵاتانی دنیا کە ئەحتیمال لەسەر نەوتی عێراق دەکەن نرخی نەوتی عێراق بە کەمتر دەکڕن لە بازارەکانی جیهانی لەبەرەوەی ناتوان پشتی بێ ببەستن کەمترین بڵێن هۆکارێکی لە ناکاو دەبێتە هۆی ڕاگررتنی نەوتی عێراقدا. ئەنجا ئەو بابەتێک کە جنابەت باست کرد طبعا نەوتی هەرێمی کوردستان هەردەم وەکو کارتێکی سیاسی بەکارهێنراوە لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوە و ئەوەش دەستی پێکرد بەو داوایانەی کە ڕەفعیان کرد لە محکەمەی تەحکیمی نێودەوڵەتی کە بۆ هۆی ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان لە 25 سی 2023 هەرچەندە ئێمە ڕێککەوتنمان کرد لە 4 2023 جەنابی سەرۆکی حکوومەت هاتە بەغا و ڕێککەوتنی کرد و ینی ڕێگە چارەیەکی بۆ ئەم بارودۆخە زمینەیەکی ساز کرد تاکو بتوانێت بودجە ینی یاسای بودجەدا مەزرێ لەسەر بنەمای ئەو ڕێککەوتن. باشە کۆمپانیەکانی بەرهەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستان وەکو کۆمەڵە کۆمپانیای و ئەپیکور ئەوانە لەسەر ئەو بڕەپارەیە کە بۆ دەرهێنانی نەوت تەرخان کراوە لە یاسای هەمواری بودجەدا لە هەمواری یاسای بودجەدا ڕێککەوتون لەگەڵ هەرێمی کوردستان ئەوان تێبینیان چییە؟ ئایا مەکاری نەکردوتە سەر کەمکردنەوەی متمانەی کۆمپانیا جیهانیەکان لە بواری نەوت بۆ هەرێمی کوردستان و عێراقیش؟ بەمەزەندەی من ئەو کۆمپانیانێک کە کار دەکەن لە هەرێمی کوردستان ئەوانیش باش لە وەزعی سیاسی هەرێمی کوردستان تێگەشتونە لەو فشارانەی کە دەخەنە سەر هەرێمی کوردستان بەبێ هیچ بەهانەیەک یانی ئەو بەهانانەی کە هەیە تایبەتە بە شێوەی یاسایی ئەوش چارەسەرکردنی ئاسانە ئێستا ئەو خوێندنەوەی دووەمەی بۆ بکرێت لە دوای دەستپێکردنەوەی
ساڵی تازەی تەشریعی دەتوانین بڵین ئێمە دەتوانین بگەینە ئاستی ئەوەی کە هەرێمی کوردستان بتوانێت دووبارە هەناردەکردنەوەی نەوت دەست پێ بکاتەوە لە ئایندەیەکی نزیکدا ئەو متمانەیە کە هەیە بەردەوام ماوەتەوە بەڵگەکەش ئەوەیە هیچ کۆمپانیایەک پاشەکشەی نەکردووە لە هەرێمی کوردستان و بەردەوام کارەکانی خۆیان دەکەن. باشەوەکو بەڕێزیشت ئاماژەت پێکرد لە دەیەک ئیتر پشوتاوە دەبێ پەرلەمانە بێ دەست بە کارەکانی خۆی بکاتەوە هەمواری بودجە خوێنەوەی دۆمی بۆ بکرێت ئاماژەتان بۆ کرد کە ئیتر پێدەچێت هەناردەکردنی و هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە مە گەرنتی دەکرێت لە پەرلەمان لەسەر مەڕێک کەوتون ئێوە چیتان ئامادە کردووە بۆی کە بتوان ئەم یاسای باشی تێپەڕێنن؟ خۆی هیچ ئەلتەرناتیڤێکی دیکەیان نییە. عێراق ئێستا فشارێکی نێودەوڵەتی زۆر گەورەی لەسرە چ لە ڕووی نێودەوڵەتیەوە لەلایەن ئەمریکاوە و لەلایەن کۆمەڵگای نێودەوڵەتی لەگەڵ لەلایەن تورکیاوە بۆ ئەوەی بڵێن زیاتر تەنویع بکات لە منفەزەکان اعتیماد نەکات لەسەر یەک منفەز چونکە عێراق لە لێواری ئەزمەیەکی اقتصادی خەتەردایە یعنی اعتیمادکردنی عێراق تەنها لەسەر داهاتی نەوتی خۆی لە خۆیدا اقتصادێکی لاوازی لە دروست دەبێت ڕاستە پارەی هەیە بەڵام ئەگەری ئەوەش هەیە قەیرانیش دروست بێت لە هەر کات و ساتێکدا ئەوە وای کردووە کە مۆزوعی هەناردەکردنی نەوت ببێتە بڵێن بابەتێکی گرنگ لەلایەن حکوومەتی ئیتحادی ئێستا لەو کاتەدا لەو کاتە هەستیارەدا مۆزوعی هەرەشەکردنی ئیسرائیل لەسەر لێدانی منفەزەکان ئەوە زۆر کاریگەری هەبوو لەسەر هەڵسوکەوتی حکوومەتی ئیتحادی هەستیان بە مەترسیەکە کرد ئەو کاتی زەنجی مەترسی لێدرا و ئەوەش وای کرد کەوا زۆربەی لایەنە سیاسیەکان بگەنە ئەو ئیتیفاقە کە هەموارکردنەوەی ئەو یاسایە زۆر گرنگە و بەڵکو تەنها ئەوە لەوە ڕانەوەستن اتفاقش کرا لەسەر ئەوەی کە منفەزێکی دیکە نێوان بەسرە حەدیسەی پێ دەڵێن ئەو بۆریە تازەیە کە موافقەی لەسەر کرا هەفتەی ڕابردوو یعنی عێراق تەوەجوهی دەبێت لەسەر ئەو بنەمایە بێت تاکو بتوانێت ینی اقتصادەکەی ڕزگارکە لە هەر ئەگەرێکی نەخوازرا. باشە کاتە لەلایەن هەرێمی کوردستانەوە هیچ کێشەیەک نەماوە ئەوەی کە پێویست بۆ هەرێمی کوردستان بکات بەڕێکەوتنەکان و توێژەکان و سەرجەمە بابەتانی کە پێویست بۆ لەسەر هەرێمی کوردستان چی ماوەتەوە کە هەرێمی کوردستان هەنگاوی لە داهاتوودا هەنگاوی بۆ هەڵبگرێت و جێبەجێ بکات؟ هەرێمی کوردستان ئێستا ئەوەی لەسەر شانیەتی کە چاوەڕێی هەموارکردنەوەی یاسا بکە پاشان ئەوەیە کە ئەو تیمەی کە دێتن کە پێی دەڵێن دەستەیەکی ڕاوێژکاری نێودەوڵەتی مختص کە دێتە هەرێمی کوردستان بۆ خەملاندن دیاری کراوە؟ بەڵێ دەستەکە دیاری کراوە دەستە ڕاوێژکاری تاکو ئێستا دیاری نەکراوە چونکە ئەگەر قانونەکە بچێتە بواری جێبەجێکردن ئەنجا دەستەکە دیاری دەکرێت وهاش لە یاساکە دانراوە کە بە شێوازێکی هەماهەنگی نێوان وەزارەتی نەوتی ئیتحادی لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکان پێکەوە ئەم دەستەیە دەستنیشان بکەن ئەگەر پێیان نەکرا ئەنجومەنی وەزیران خۆی ئەنجومەنی وەزیرانی ئیتحادی خۆیان دەستەکە دەهێنن و کار دەکەن هەندێک کێشە هەیە لە هەموارکردنەکە ینی چەند خاڵێک هەیە ناڕوونە ئێمە محاڵ دەکەن لە خوێندنەوەی دووەم جێگای بۆ بکەینەوە گرنگترینیان مەسلەی قەرزەکانە قەرزی ئەم کۆمپانیانەیە کە ئێستا مەسەڵەن حکوومەتی هەرێم قەرزاری ئەو کۆمپانیانە بە بڕێک ئەوە دەبێت حکوومەتی ئیتحاد چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە چونکە مەلەفی نەوتی وەرگرتووە و دەبێت چارەسەرێکی گونجای بۆ بدۆزێتەوە نەناو یاساکە لەگەڵ ئەوەش ئەو $16 دەبێت دوای ئەو قۆناغی $16کەش مەسلەی ئەو دەستەی ڕاوێژکاریە کە هەڵدەستن بە کارەکانی خۆیان دەبێت ئەو نرخەی کە دایدەنێن ئیلزام بکرێ لەسەر حکوومەتی ئیتحادی کە ئەو پارەیە تەرخان بکرێت لۆ دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان. زۆر باشەگەر لە کۆتایشدا سەبارەت بە هەموار یاسای بودجە بپرسم بۆ خوێندنەوەی دۆمی کە بۆ بکرێت بە تێپەڕاندنی ئەو یاسایە وەروەها جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنانی کە لە نێوان حکوومەتی هەرێم و بەغدا هەیە بۆ هەناردەکردنەوەی نۆتی هەرێمی کوردستان پرسی بودجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش ئەتوانین بڵێن تر چارەسەر دەبێت ئەو کێشەیە نامێنێت بێگومان ئەو پرسی موچە يعني حکوومەتی ئیتحادی پشتبەستن بە قەراری محکمەی ئیتحادی پرسی موچەی چارەسەر کردووە تا ڕادەیەک بەڵام نەگەشتوتە ینی چارەسەرێکی یەک لاکەرەوە ئەگەر هات و داهاتی نەوتی ینی
بە تەواوەتی چارەسەر بکرێ ئەمەش هیچ بەهانەیەک نامێنێ بۆ حکوومەتی اتحادی کە ڕۆژێک لە ڕۆژان بڵێن ئەم بابەتی موچەیە یان دەستکاری بکرێەوە یاری لەگەڵ بکرێ و تاخیر بکرێت لەلایەن حکوومەتی اتحادیەوە چارەسەر دەکرێت. بەڕێز دکتۆر سەباح سوبحی ئەندامی لیژنەی نەوت و گاز لە پەرلەمانی عێراق زۆر سپاس بۆ جەنابی. زۆر سپاس.